بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 89 هەڵسەنگاندنی کەڵەکە بوو بەشەکانی 1 و 2 پرسیاری ژمارە 1 کام بڕ 6 جاران ن دەنوێنێ 6 جاران پیتی ن. پرسیاری ژمارە 2 کام بڕ یەکسان نییە با 38 لێرە 8 کۆد و یەکسانە بە 10 10 جاران 3 کۆ 8 10 جاران 3 30 کۆ 8 واتە 38 یەکسانە بە 8 ئەوە یەکسانە. لێرە 8 کۆ 2 جاران 15 2 جاران 15 یەکسانە بە 30 8 کۆ 3 یەکسانە بە 38 ئەوەش هەر یەکسانە بە 38 کەواتە ئەوەش یەکسانە. لێرە پرسیاری سەیری ئێرە بکەم چل 20 لێ بڕوا یەکسان دەبی بە 20 کۆی بکەمەوە لەگەڵ 2 جاران 9 یەکسانە بە 18 20 کۆ 18 یەکسانە بە 38 ئەوەش هەر یەکسانە بە 38 کەواتە تەنیا مایتەوە تەنیا ئێرە ج کە ڕاستە وەڵامەکە ڕاستە چونکە یەکسان نییە دیارە بە 38 15 کۆ بکەمەوە لەگەڵ 8 یەکسانە بە 23 45 23 لێ بڕوا یەکسانە بە 22 کەواتە ئەوە یەکسان نییە بە 38. ئێستا بێمە لای پرسیاری ژمارە 3 کام یەکەی مەتری گونجاوترینە بۆ خەمڵاندنی کێشی کورسی. چونکە نووسراە یەکەی مەتری نازام لەبەر چ ئەوها نووسراە ئەوەی ڕاستی بی یەکەی مەتری دەوا نووسرا بە کام یەکە گونجاوترینە بۆ خەمڵاندنی کێشی کورسی ئەو کات کیلۆگرام کێش بە کیلۆگرامە کێشی کورسی بە تەن نییە چونکە تەن زۆر زۆرە و کێش بە لیتر نییە کێش بە مەتر نییە بە کیلۆگرامە. پرسیاری 4 کامیان نووسراوە لەسەر شێوەی زانستی لۆ ئەو ژمارە شێوەی زانستی هەمیشە ئەمن دەبی تەنیا یەک خانەم هەبی لە لای چەپ یەکسەر فاریزەم هەبی ئەو خانەیەش نابی نە سفر بی نە دەبی لە یەکەوە تا 9 لێرە 2 زۆر باشە ئەو ئێستا تەمەشا دەکەم چەند خانم بەجێهێشت لە لای ڕاستی فاریزە ئەوە 3 ئەوەش 3 کەواتە 2 فاریزە 47 جاران داتوان 6 خانە بەجێهێشتی کەواتە ئەوە ڕاستە شێوەی زانستی. پرسیاری ژمارە 5 کامیان بچووکترین چەندجارەی هاوبەشە لۆ ئەو 3 ژمارانە بچووکترین چەندجارەی هاوبەش هیچ کات نابی گچکەتربی لە گەورەترین ژمارە واتە یان چلبی یان گەورەتربی لە چل کەواتە یەکسەر ئەو دوو ژمارەیە هەڵەیە هەر لە ئێستا چل ڕاستە یان هەشتا چل دابش دەبی بەسەر چل بەسەر 20 بەس دابش نابی بەسەر 16 کەواتە چل ڕاست نییە بەڵکو هەشتا ڕاستە هەشتا. پرسیاری 6 پارچە چوارگۆشەیەک نازانم مەبەستیان چێ لە پارچە چوارگۆشە باشتر وابوو چوارگۆشەیەک ڕووبەرەکەی 200 سانتیمەتر دوو جایە ئایا درێژی نزیکراوەی لایەکی چەندە واتە ئەو هات چوارگۆشەکەم هەیە ئەگەر ئەو لایەی جارانی ئەو لایەی بکەم لا جاران لا ژمارەکان دەردەچی ڕووبەرەکە 200 سانتیمەتری دووجا ئایا دەبی چەند بی ئەگەر ئێرە 20 بی ئێرە 20 بی کە جارانی دەکەم دەبیتە 400 کەواتە 20 هەڵەیە لە ئێستاوە ئەگەر ئێرە 50 بی هەردوو لای 50 جاران 50 دەبی بکاتە 2500 کەواتە 50 هەڵەیە 50 هەڵەیە 2500 نابی ئەگەر دەبایە 10 جاران دەدەی کردە 100 کەواتە ئەوە هەڵە
هەڵا ناچارم هەر چاردەکەی هەڵبژێرم 4 جاران چاردا ئەگەر نەشکاتە 200 دەکاتە شتەکی نزیک لە 200 چاردا جارانی چاردا 4 جاران 4 16 4 جاران 1 4 1 5 1 جاران 4 1 جاران 1 6 9 196 زۆر نزیکە لە 200 کەواتە نزیکەی چاردا ئەوە ڕاستە. پرسیاری ژمارە 7 کامیان کۆی ئەو دوو بڕەیە ئەو دوو بڕێ ئەگەر کۆکەمەوە ئەو بڕا و ئەو بڕە تەماشا دەکەم کامە ڕادە پێک دەچی 5 بە تەنیایە بە کەس ناچی دەینووسمەوە ئەو بڕەش بە تەنیایە بە هیچ بڕەکان ڕادە ناچی کەواتە تەنیا 4 لەگەڵی کەم 1 ئەو دوو ڕادانە ئەو دوو ڕادەیە پێک دەچن لێک چۆکانن چاچیان دەکەم کەواتە ئەمن دەبی 5 و 7 تواندوو وەکو خۆی بینوە خوارێ ئەو جە 4 کەم 1 دەکاسێ کەواتە ئەوە ڕاستە 7 تواندوو کۆ 5 کۆ 3 ئەوانی دی هەموو هەڵەیە. پرسیاری 8 کامیان ئەنجامی لێکدانی 7 پیتی لەگەڵ 4 بێگومان 7 جاران 4 28 ئەوە ئەنجامەکەیە پیتەکەش هەروەکو خۆی دێتە خوارێ لە تەنیشتی دادەنرێ 28 جاران پیتی پیتەکە ناگۆڕدرێ هیچ کات چونکە تەنیا لێرە ئەو پیتە هەیە ئەوە ڕاستە. بێمە لای پرسیاری ژمارە 9 کامیان شیکاری ئەو هاوکێشەیە زۆر ئاسانە ئەو هاوکێشە لێرە کەم سێ ببورن چ ژمارەك جارانی سەی دەکا هەژدە بێگومان 6 واتە ئەو پیتە یەکسانە بە 6 هەردوو لای هاوکێشەکەی دابەشی سەی دەکەم لێرە پیتی بە تەنیامایەوە لێرەش 6 ئاسانترین هاوکێشەیە ئەگەر ئەو هاوکێشەی نەزانم زۆر خراپە. پرسیاری نۆشتاوە بوو دێمە لای پرسیاری دەکە هەز دەکەم پرسیارێکی تۆزێک باش نییە زۆر دەقەکان باشنە نووسراینە بەڵام هەوڵدەم وەڵام بدەمەوە ئەو جە ناشزانم وەڵامەکەم ڕاستە یان ناکام بڕ ئەم هاوکێشەیە نانوێنێ 20 کۆ 35 قاڵبی شیرینی 35 خولەکی پێویستە بۆ پێگەیشتن 20 خولەک بەسەردا تێپەڕی لە فڕن ئەوەی ڕاستی بینە وەکو گوتم دەقەکان باشنە نووسراینە لەوەی زیاتر ناتوانم هیچ باسی ئەو پرسیارێ بکەم کەواتە هەز دەکەم ئەوە ڕەنگە باش بی کەواتە ناتوانم هەڵبژێرم ئەو هەڵبژاردەی چونکە نووسرایە نانوێنێ ڕەنگە بنوێنێ 20,000 دینارت وەرگرت 20,000 دینارت وەرگرتووە پتر وەردەگری هەتا سەرجەمی ئەوەی هەتە بکاتە 35 ڕەنگە ئەوەش هەر باشبی بینوێنی تۆ لە نهۆمی 20می و پەنجەت بە پلاکی نهۆمی 35 پێنجەمین دانا ئەوەش ڕەنگە بنوێنی کراسێکی 20,000 دیناری و پانتۆڵێکی 35,000 دیناریت کڕی بێگومان ئەوەش ئەگەر وەکو گوتم پێویست ناکە دووبارێکەمەوە زیاتر هەز دەکەم ئەوەی هەڵدەبژێرم هەرچەندە زۆر پرسیارێکی بێسەروبەر بوو بەڵام ئیدی ئەو هەیە لێرە ئەو لاپەڕەیە زۆر بە ئاسانی کۆتایی پێهات زۆر ئاسانیش بوو هەڵسەنگاندنی کەڵەکە بوو زۆر ئاسانترە لە چاو ناوەڕۆکی ئەو کتێبەی کە زۆر لەوەی ناوەڕۆکەکەی قورستر و زەحمەتترە لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی